بەری بیسەرانی خۆشەویست لە رادیو سەلام لەسەر شەپۆلی 94.3 دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق بەم دوایە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک پۆستێکی بڵاو کەرامباژەی بەوەدا کە کتابێکی گرنگ بڵاو دەکاتەوە لەسەر عێراق بە ناوی عێراق سەدەیەک لە ئیفلاس. کتابەکە وەکو دیار بە زمانی فەڕەنسی بەڵاو دەکرێتن. ئێستا دکتۆر عادل باخەوان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە ڕێگای تەلەفۆن لەگەڵمانە. دکتۆر سەرەتا زۆر سپاس باو دەرفەتەی بە ئێمەت بەخشی و ئێمەش بەک رادیو سەلام پیرۆزبای بڵاوبوونەوەی ئەو کتێبەتان لێ دەکەین بە پرسیارێکی گشتی پێمان خۆشە دەست پێ بکەین کەی ئەم کتابە بڵاو دەکرێتن و بڵێن ناوەڕۆکی کتابەکە زیاتر باسی چی دەکات. زۆر سپاس بۆ رادیۆی سەلام و بۆ جەنابتان کە وەک یەکەم میدیای کوردۆفان کە گرنگی بە کتێبەکەی منداوە هەرچەند بە زمانی فەڕەنسی بڵاو بووێتەوە. سپاس بۆ ئێوە. ڕاستەکەی کتێبەکە وەکو لە ناونیشانەکەی خۆتان فەرمووتان کە بریتێ لە عێراق سەدەیەک لە ئیفلاس، هەموو ناوەڕۆکی کتێبەکە ئەڵێ خۆ دەزانی عێراق ڕۆژی 23/8/1921 لەلایەن پێرسێکۆکسی بەریتانیەوە دامەزراوە. دووشەمەی داهاتوو کە 23/8 دەکات، یعنی 23/8/2021 عێراق 100 بەسەریا تێپەڕێت وەک دەوڵات. کتێبەکەی منیش ڕۆژی دووشەمەی داهاتوو بڵاو بێتەوە، واتە لە ڕۆژی عید میلاد و لە دایکبوونی عێراقا کتێبەکەی منیش وەکو ڕووداوێک کە ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕووداوە مێژوەی کە دروستبوونی دەوڵەتی عێراقا بڵاوە بێتەوە. بەڵێ دکتۆر، لە بەرگی سەرەتای کتابەکە ئێمە عێراقێکی ئاگرین بە سێ پارچەی جیاکراو دەبینین. مەبەست لەم بەرگە چییە دکتۆر؟ ڕاستەکەی ئەو بەرگا گزارشتە لەو واقعە کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و کولتوری و ئیتنیک و کۆمینۆتێرەی کە ئێستا لە عێراقا هەیە. ئێستا قسەکردن لەسەر عێراق وەکو چوارچێوەیەکی یەکگرتو، وەکو دەوڵەتێکی یەکگرتو، وەکو خاکێکی یەکگرتو، وەکو گەلێکی یەکگرتو هیچ معنایەکی نییە. تۆ لە ئێستا عێراقێکت نییە، بەڵکو زیاتر لە عێراقێکت هەیە. بەلای کەمەوە سێ عێراقت هەیە: عێراقی سونەت هەیە، عێراقی شیعەت هەیە، عێراقی کوردت هەیە. ئەنجا ئەم عێراقی شیعە و سونە و کوردە تەنها عێراقی ئیتنی و عێراقی مەذهب نییە، لە هەمان کاتە عێراقی خاکە بە سنوورەوە، لە هەمان کاتە عێراقی کولتورە، لە هەمان کاتە عێراقی سمبۆلە، لە هەمان کاتە عێراقی ناوچەی نفوذ و دەسەڵاتە، لە هەمان کاتە عێراقی جیۆپۆلیتیکە. بۆ نمونە سونە لەگەڵ شیعە قسە ناکە، شیعە لەگەڵ کورد قسە ناکە، کورد لەگەڵ شیعە و سونە قسە ناکە. ئەمانە پێکەوە ئیتر شتێک نەماوە لە عێراقا عێراقیەکان بەیەکەوە کۆ بکاتەوە، نە خاک، نە جیۆپۆلیتیک، نە ئابووری، نە هێزی سەربازی، نا پەیوەندی کۆمەڵایەتی. بۆیە ئەو بەرگی کتێبەکە گزارشتە لە عێراق وەکەوەی کە ئێستا هەیە. بەڵێ دکتۆر، پێش ئەوەی بڕۆینە ناوەڕۆکی کتابەکە پێم خۆشە بزانم، ینی بە نەرینی ئێوە، بە بڕوای ئێوە جیاکردنەوەی عێراق بۆ سێ بەشی جیاواز وەکو چارەسەر جەنابتان دەیبینن؟ من بێگومان باسی چارەسەر ناکەم، من باسی واقعەکەم. چارەسەر ڕەنگە ئەوەی کە بۆ من چارەسەرە بۆ تۆ چارەسەر نەبێ، ئەوەی بۆ تۆ چارەسەرە بۆ یەکێکیکە چارەسەر نییە. گرفتی سەرەکی من گەڕان نییە بە دوای چارەسەرا. بەڕاستی گرفتی سەرەکی کتێبەکەی من ئەوەیە کە بیناکراو لەسەر کۆمەڵێک داتای فاکچوێل، داتای کۆنکرێتی، بە ئێمە بڵێ عێراق لە چۆن دروست بووە، چۆن کاری کردووە و ئێستا بەکوێ گەیشتووە. ئەوەی کە من ئەمەوێ بڵێم بە زمانێکی کوردی و بە زمانێکی کورد و کوردی و بە یەک ڕستە کۆتایی پێبێنم، ئەوەیە کە ئێمە شتێکمان نییە لەم چرکە ساتا بە ناوی دەوڵەتی عێراقی. ئێمە شتێکمان نییە بە ناوی عێراقی، هاوڵاتێکمان نییە بە ناوی عێراقی. ئێمە وڵاتێکمان هەیە، شوێنێکمان هەیە لەسەر کات کە پێی ئەوتری عێراق، بەڵام بەداخەوە ئەم عێراقە عێراقی بوونی تیانە. بەڵێ دکتۆر عادل، وەکتر ناوەڕۆکی کتابەکە زیاتر باس لە چی دەکاتن؟ پەیامی جەنابتان لە ڕێگای ئەم کتابە بۆ خوێنەر چیە؟ دەتانەوێت چی بە خوێنەر بڵێن؟ سێ بەشی سەرەکیە، لەگەڵ سێ باب، لەگەڵ 13 چاپیتەرە.
بەشی یەکەمیان بریتە لە بکارکردن لەسەر عێراق لە ساڵی 1920ەوە تا دروستبوونی کۆماری عێراق ساڵی 1950 لەم قۆناغەیە کار لەسەر سێ کۆمینۆتێ کراوە، سێ گروپ کراوە: گروپی سونە، گروپی شیعە، گروپی کورد. دوای ئەوە بەشی دووهەمیان بریتە لە کارکردن لەسەر عێراق لە 1950ەوە تا 2003. لێرەوە معادلەی عراقی هاوکێشەی عراقی زۆر ئاڵۆزە بێ. یەکێک لە چاپیتەرەکان لەسەر حیزبی شوعی عراقی، چونکە خۆ دەزانێت لەو قۆناغا حیزبی شوعی ئەکتەرێکی زۆر گەورە بووە. پاشان چاپیتەرێکی تری لەسەر ناسیۆنالیزمی کوردیە کە بێ بە یەکێک لە ئەکتەرە بەهێزەکانی ئەو ڕووداوانە. چاپیتەرێکی تری لەسەر حیزبی بەعس و حیزبی داوایە ململانەی ئەو دوانات، هەتا کۆتایەکە ئەگەینە ساڵی 2003. بەشی سێهەمیشیان بریتە لە عێراق لە 2003 و عراقی داگیرکراو لەلایەن ئەمریکاوە لە 2003 تا 2021. لێرەشا دیسانەوە سێ چاپیتەری سەرەکی تایە و هەرێکێک لەو چاپیتەران تەرخان کراوە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەکتەرە سەرەکیەکانی شانۆی عراقی. دکتۆر بەشێک لە پرسیاری پێشێستم دووبارە دەکەمەوە بە کورتی ئەگەر پێمان بڵێ لە ڕێگای بڵاوکردنەوەی ئەم کتابە تۆ دەتەوێت چی بە خوێنەر بڵێ، خوێنەری ئەم کتابە، یعنی ئامانجی سەرەکی؟ ئەمەوێ بڵێم بە خوێنەر کە عێراق زیاتر لە 70 تا 80 پاتۆلۆژی و نەخۆشی زۆر سەخت بەلاشەوێتی. هەرێکێک لەو نەخۆشی و پاتۆلۆژیانە بەسن بۆ ئەوەی کە کیانێکی دەوڵەتی هەڵبوەشێتەوە. عێراق لە بەردەم قەدەرێکی زۆر ڕەشایە. عێراق لە بەردەم کۆمەڵێک گریمانەی زۆر سەختایە. ئاسانترینیان ڕەنگە شەڕی ناوخۆ بێ. باش نییە لەبەرەوە قسەکردن لەسەر ئەوەی کە عێراق چقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و عێراق کۆکەرەوەی کۆی ناکۆکیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، جگە لە کۆمەڵێک وەهم هیچ شتێکی تر نییە. ئەوەی کە زۆر گرنگە ئەگەر وڵاتانی سیستمی ئەنتەرناسیۆنال و ئەگەر وڵاتانی سیستمی ڕیژۆناڵ و ئەگەر عێراقیەکان خۆیان لە ناو خۆیانە بیانەوێ ئەم وڵاتە نەخۆشە، ئەم دەوڵەتە نەخۆشە لە ژووری عملیات ڕزگار بکەن، بەڕاستی تەنها یەک چارەسەریان لەبەردەستایە. چارەسەرەکەش ئەوەیە کە بگەڕێن بە دوای فۆرمێکی تر بۆ ئیدارەکردنی دەوڵەتی عراقی، چونکە هەموو فۆرمەکان لە عێراق شکستیان هێناوە لە 1920ەوە تا 2021. هیچ یەکێک لەو فۆرمانەی کە تاقی کراوەتەوە سەرکەوتنی بەدەست نێناوە. باشترین بەڵگەشت هەموو ئەو نەخۆشیانەیە کە داوێتی لە جەستەی عراقی. ئەو فۆرمە نوێیەی کە عێراقیەکان ئەبێ لە سەری ڕێبکەون بریتێ لە چی؟ بۆ ئەوەی عێراق هەڵنەوەشێتەوە، بۆ ئەوەی نەبێ بە هەزار پارچەوە، بۆ ئەوەی تووشی جەنگی ناوخۆ نەبێ، بۆ ئەوەی بە تەواوی ئیفلاس نەکە، ئیفلاسی ئابووری مەبەسمە، بۆ ئەوەی تەماشاکەی لەلایەن گروپێکی تیرۆریستی وەکو داعش یا حەشتی شعبیەوە کۆنتڕۆڵ نەکرێ، بۆ ئەوەی لە هەموو ئەم گریمانە سەخت و ئازاراویانە عێراقیەکان ڕزگاریان ببێ. هەم کۆمیونۆتەی ئەنتەرناسیۆنال، یانی وڵاتانی ئەنتەرناسیۆنال، هەم وڵاتانی هەرێمەتی، هەم عێراقیەکان خۆیان ئەبێ ڕێکەون لەسەر فۆرمێکی نوێ. ئەو فۆرمە نوێیە بریتێ لە چی؟ ئەوە ئەکرێ دەرەنجامی گفتوگۆ و دانوستانی نێوان ئەکتەرە عێراقیەکان و وڵاتانی هەرێمەتی و وڵاتانی سیستمی جانی بێ. بەڵێ دکتۆر عادل لە کۆتاییدا پێمان خۆشە و پرسیارەش بکەین، پلان هەیە ئەم کتابە بکرێتە زمانی تر، بە تایبەتی زمانی کوردی و زمانی عەرەبی، چونکە عێراقیەکان بەخۆشیان ئەو کتابە بخوێنەوە زۆر گرنگە. ینی پلانتان چیە بۆ ئەوەی چونکە وابزانم کتابەکە بە زمانی فەڕەنسی بڵاو دەکرێتن، پلان هەیە بکرێتە بەعنی بخرێتە سەر زمانی تریش وەرگێڕێتن بۆ زمانی کوردی عەرەبی یان زمانی تر؟ ئەوەندەی من ئاگام لێ بێت خۆتەزانی لە ئەوروپا کە تۆ کتێبێک بڵاوەکەیتەوە مافی چاپکردنی ئەو بڵاوکردنەوە و چاپکردنەوەی ئەو کتێبە بۆ دەستگای چاپەکە بێ. لەبەرەوەی ئەم کتێبە لە دەستگایەکی چاپی گەورەی فەڕەنسی بڵاوبێتەوە بە ناوی تالاندێ. بەڕاستی دەستگای تالاندێ یەکێکە لە دەستگا هەرە گەورەکانی چاپ و نەشری فەڕەنسی. ئەوەی من ئاگام لێ بێت ئێستا دانوستانێک هەیە بۆ ئەوەی بکرێ بە ئینگلیزی، دانوستانێک هەیە لەگەڵ دەستگایەکی قەتەریە بۆ ئەوەی بکرێ بە عەرەبی، بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ هەوڵێک نییە بۆ کردن بە کوردی. ینی زیاتر ئەکتەرە کوردەکان نەهانەوەی بکرێت بە کوردی یان چییە هۆکار؟ یان ئاگایان لێ نییە دکتۆر؟
والله پەیوەندی ڕەنگە بەشێکی پەیوەندی بە ئاگاییەوە هەبێ ڕەنگە بەشێکی پەیوەندی بە کاری دەستگاییەوە هەبێ خۆتەزانی لە کوردستانە لە کوردستانی عێراق دەستگای نەشر و بڵاوکردنەوە نەبوون بە دەستگا نەبوون بە موسسات هەندێکیان بەشێکی زۆریان کاری خێرخوازیە یعنی بۆ نمونە بە خۆبەخشانە کارەکەن جا لەبەرەوەی لە کوردستانە دارونەشری گەورە نییە وەک ئەوەی کە لە دنیای عەرەبی یا لە دنیای ئەنگلۆفۆنە هەیە ڕەنگە ئەمە پەیوەندی بەوە هەبێت کە تۆ لە کوردستانە دەستگایەکت نەبێت کە بتوانێ بەت دانوستان لەگەڵ دارونەشری تاڵەندیە لە فەڕەنسا بکات لە پاریس بۆ بڵاوکردنەوەی زیاتر پەیوەندی بە ئیشوکاری نەبوون و ئامادە نەبوونی ڕۆحی دەستگایی و دەستگای گەورە لە کوردستانەوە هەیە. بەڵێ دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە هیوای سەرکەوتن بۆ جەنابتان بۆ کتابە نوێیەکەتان. زۆر سپاس بۆ جەنابتان.